راپۆرتی ڕەوشی مافەکانی مرۆڤ بۆ ساڵی 2016 کە لەلایەن دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بڵاو کرایەوە لە سەرەتادا بە سەروەرنەبوونی یاسا دەستی پێکردووە و ئاماژە بەوە کراوە کە سەروەرنەبوونی یاسا متمانە ناهێڵێت و هێز و دەسەڵات بە ناڕەوا بەکاردێنێت و دەکەوێتە دەست کەسانی ڕێگە پێنەدراو. هاوکات باس لە کاریگەری قەیرانی دارایی کراوە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری کە لە ساڵی 2016دا بەرزترین ڕێژەی بێکاری تۆمار کراوە و بە گوێرەی هەندێک ئامار ڕێژەکە لە نێوان لە 15 بۆ لە 30 دەبێت. هاوکات 64 کرێکاری بیناسازیش بەهۆی کارەکانیان گیانیان لەدەست داوە. بەداخەوە هەتا ئێستا سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان شتێکی وەها بۆ خۆی نەبینیوە وەکو کە ئاماژەمان کرد لە 2015 و 2014 پێویست دەکرد کەوا بەرەو باشتر بڕۆیشتبایە. لە ساڵی 2016 تەنها لە کەرتی بیناسازی 64 کرێکاری خۆمانی و بیانی لە کاتی ئەنجامدانی کارەکانیان گیانیان لەدەستداوە. وێڕای خراپی کەرتی تەندروستی ئاماژە بە خراپی سێکتەری پەروەردە کراوە کە بە پێی راپۆرتەکە 2006 قوتابخانە تا ئێستا 2 دەوامی پەیڕەو دەکەن و 147 قوتابخانەی 3 دەوامیش بوونیان هەیە کە ئەمەش دەبێتە هۆی بێتوانایی مامۆستاکان و قوتابیان سەرباری کەمی موچەی مامۆستایان. هاوکات پێشێلکاری بەرامبەر 80 ڕۆژنامەنووس خراوەتە ڕوو. لەلایەکی تریش ئاماژە بەوە کراوە کە ڕەوشی کەم ئەندامانیش لە ئاستێکی خراپدایە و وێڕای کەمبوونەوەی گرێبەستی مارەبڕین و بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە. بەداخەوە هەتا ئێستا لە گرتوخانەکانی پۆلیس و گرتوخانەکانی ئاسایش و لە زۆربەی شوێنان تا ئێستا ئەشکەنجەدان هەیە و وەرگرتنی ئاعترافی تاوانبار لە ژێر فشار و ئەشکەنجەدانە. لە هەرێم 147 قوتابخانەی 3 دەوامیمان هەیە. 3 دەوام یعنی تەلەبە زۆر بێبەش دەکرێتن لە حسەی خۆی لە خوێندن و پرۆگرامەکانی خوێندن. خۆکوشتنی ژنان لە ماوەی دەمانگی یەکەمی ساڵی 2016 یعنی لە 1 2016 تا کۆتایی مانگی 66 حالت بووە. دەستەی سەربەخۆیی مافی مرۆڤ سەرجەم ئەو لایەنانە دەخاتە ڕوو کە بوونەتەوە هۆی خراپی و پێشێلکاری بەرامبەر ڕەوشی مافی مرۆڤ. لەوانش باسی لە نایەکسانی و بێلایەن نەبوونی تەواوی دەسەڵاتی دادوەری و پاکخستنی پەرلەمان و بە تاڵانبردنی مڵک و ماڵی گشتی هاوڵاتیان کردووە. لەلایەکی تر کەمکردنەوەی موچەی فەرمانبەران و دواخستنی لەلایەن حکوومەتی هەرێم بە هۆکاری سەرەکی